لە تەوەریەکەمی بەڕامی بانی باش کوردستاندا باز لە درەنگ یاخود و ساڕژبوونی برینەکان دەکەین لە دوای نەشتەرگەری بابزانین لە کەسێک بۆ کەسێکی دیکە چۆن دەگۆڕێت ئەوانەی کە گرنگ ئاماژی بکەین هۆکارەکان چین بە تایبەت ئانی بازەوە دەکەن من برینەکانم درەنگ ساڕژ دەبێت بێگومان من گفتوگۆ زیاتری ئەم بابەت دەکەم ئەیش بە میوانداری دکتۆر ئەحمەد مستەفا کە پسپۆڕی نەشتەرگەری گشتی شێکە ڕاستەخۆ لە هەولێرۆ لەگەڵمان ئەسڵاو لێبێ دکتۆر بانی باش سپاس بۆی لە تەوەریەکەمی بەرنامەی بانی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداری منەمێ بزانم ئەوانەی کە بە تایبەت بازلەوە دەکەن برینەکانمان درەنگ ساڕژ دەبێت هۆکارەکانی چییە کەوا لە تاکێک دەکات جیاواز بێت بەراورد بە تاکێکی دیکە برینەکانی درەنگتر بێت بۆ ساڕژ بوون. بەڕێستان باش و بینایەتی باش. دەنگم دێت؟ بەڵێ دکتۆر گەرگوێبیستیم نیم بزانم هۆکارەکانی درەنگ ساڕژبوونی برین چیە لە تاکێکدا بۆ منە تاکێک تا تاکێکی دیکە چۆن گۆڕانکاری بەسەردا دەکرێت؟ بەڵێ. بەیانی بەڕێستان و بینەرانی ئینارتی باش لە زانستی پزیشکی چەند نەشتەرگەری گرنگ بێت ئەوەندەش برینی دوای نەشتەرگەری گرنگەوە تا بەقەدەر نەشتەرگەریەکە برینی دوای نەشتەرگەری مهمە ئەگە بە شێوەیەکی گشتی باس لە برینکەین برین بریتیە لە شەقبوونێک لەسەر ڕووی پێستمان. تەمان برین جۆری زۆرە لەوانەیە نەجابرینەکە لە ژوورەوە بێ بەڵام ئەوەی ئێمە وەکو نەخۆش برین دەبینین برینەکان لەسەر ڕووی جەستێ لەسەر پێستە بۆیە ئەم برینانە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت هەتا لە شوێنێکی جەستەوە بۆ شوێنێکی تری جەستە دەگۆڕێت بەنسبەت شاڕێزبوونەکانی یاخود چاکبوونەوەی برین دیسان ئەویش فەرق دەکات لە کەسێکەوە بۆ کەسێکی تر کۆمەڵە هۆکاری هەیە بۆ نمونە تەمان یاخود کێشی ئەو کەسە یاخود بوونی کۆمەڵێک نەخۆشی ئایا ئەو کەسە وەزش دەکە وەزش ناکە خواردی تەندروستە خواردی تەندروست نییە نەخۆشی درێژخایانی هەیە وەکو شەکرە و ڕۆماتیزم و نەخۆشی دڵ و گورچیلەکان یاخود دەرمان بەکاردێنێت بۆ نەخۆشەکانی بە تایبەتی دەرمانەکانی دژە ئیلتیهاباتی وەکو ستیرۆید و ئەمانە. بۆیە ساڕژبوونی برینەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر فەرقی هەیە بە نمونە لە منداڵاندا لە خوارد تەمەنی 15 ساڵی یاخود 14 ساڵی ساڕژبوونی برین زۆر خێراترە لە چاو کەسێکی پێگەیشتوو یاخود لە چاو کەسێکی بەتەمەن ئەمەش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێژەی بوونی کۆلاجین کە بەرپرسە لە ساڕژبوونی برین لە کەسە بەتەمەنەکاندا بەرەو کەمی دەچێت. بەڵام لە کەسێکی هەرزەکار یاخود منداڵدا ئەم ڕێژەی کۆلاجینە زۆر چالاکە و وا دەکات بە خێرایی برینەکە ساڕژ بێتەوە. لە بیرمان نەچێ ئەوانەی کە جگەرەکێشن یاخود ئەوانەی کە قەڵەون یاخود ئەوانەی کە شیرنی زۆر دەخۆن ڕێژەی زوو ساڕژبوونی برینیان زۆر لاوازترە بە بەراورد بە کەسێکی ئاسایی لەبەرەوەی ئەم جگەرە کێشانە یاخود ئەو زۆربوونی کێشە کاریگەری هەیە لەسەر ڕێژەی دروستبوونی کۆلاجین بۆیە شێوەی بەڵام قسەکە زانستیە کە چاکبوونەوەی برین لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت. بەڵێ باشە دکتۆر بۆ منە تۆ ئاماژە و بەتەمەن کرد دەکرێت بڵین ئەوانەی کە تەمەنیان بەرەو سەر لە هەمان کاتدا نەخۆشیەکانی زەخت بێ شەکرە بێت ئەوانەی کە بەردەوام چارەسەر وەردەگرن و بەکاری دێنن ئەمانە درەنگ ئەبێت ئەمە لە هزریان دابێت کە درەنگ برینەکانیان ساڕژ دەبێتەوە ئایا مودە دیاریکراوە بە تایبەت بۆ ئانە بوترێ بۆ منە سێ هەفتە مانگێکی تێچێت بۆ منە دیاریکراوە بێت برینەکەی چەندێک ساڕژ دەبێت؟ بەڵێ ئەوانەی کە تەمەنیان سەروی 50 ساڵە یاخود ئەوانەشی کە مەرز نیە تەمەنیشان زۆر بێت ئەوانەی کە نەخۆشی شەکرە و دڵ و گورچیلە و یاخود جگەریان هەبێت متەوەقع واتە پێشبینی کراوە کە برینیان بە ئاسانی ساڕێژ نابێت بۆیە ئەو کاتی کە دیاری کراوە کاتێکی نۆرمەڵ و ئاسایی کە برینەکەی لە ماوەی 2 هەفتە ساڕێژ ببێت بۆ ئەم کەسانە ئەتوانین بڵێن کاتێکی زۆرتری پێویستە
چاودێریەکی زیاتری پێویستە بۆیە نابێ پەلە بکەین لە زوولابردننی داوەکان یاخود خێتەکانی ئەو کەسانەی کە تەمەنیان سەروی 50 ساڵە یاخود ئەوانەی کە ئەم نەخۆشیانە هەیە کە باسمان کرد بە تایبەتی ئەوانەی کە شەکرە و نەخۆشی دڵ و گورچیرەوە یاخۆ ڕۆماتیزمیان هەیە چونکە ڕێژەی ساڕێژبوونی بریان خاوترە هێواشترە بە بەراورد بە کەسێکی ئاسایی بۆیە مامەڵەکردن لەگەڵ برینی ئەمانە دەبێت زۆر بەوردی بێت هەندێک جار ئەمانە زیاتر تووشی ئیلتیهابات دەبن بە بەراورد بە کەسێکی ئاسایی چونکە ئەمانە بەرگری لەشیان کەمترە بە بەراورد بە کەسێکی ساغڵەم و تەندروست بۆیە دەبێت زۆر زیاتر چاودێری برینی ئەم جۆرە کەسانە بکەین و وە پەلە نەکەین لە ساڕێژبوونی وەکو کەسێکی ئاسایی یاخود زوو برینەکە بجوڵێنین زوو تەڕی بکەین یاخود زوو داواکان یاخود خێتەکان هەڵبگرین ئەمانە وەکو باسمان کرد باری تەندروستیان بە بەراورد بە کەسێکی ئاسایی فەرقی هەیە. باش دکتۆر بۆ منە دەستەواژەیەکەیە کە زۆر دەکرێت بڵێن گوێبیستی دەبین لە تاکێکدا بۆ نەبازەوە دەکات گۆشتی من بەم جۆرەیە برینەکەی درەنگ ساڕەش دەبێت یاخود زوو ساڕەش دەبێت دەکرێت بڵین بۆ منە برینێکی مامناوانتەیە لە تاکێکدا زوو ساڕەش دەبێت لە تاکێکی دیکە درەنگ ئەمێت ئەومان بۆشی بکەیتەوە لە هەمان کاتە ئەو دەستەواژەیە کە زۆر بەکاردێت ئەڵێ من خۆم وام درەنگ ساڕەش دەبێت برینم یاخود زوو. بەڵێ ئەمە دەتوانین بڵێن پێشینەیەکی زانستی هەیە بەڕاستی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر برین فەرق دەکات پێشتر باسی کۆمەڵە هۆکارمان کرد تەمەن و بوونی نەخۆشی بەڵام لەناو خودی کەسە ئاسایەکانیش ئەم دیاردەی زوو چاکبوونەوە بەڵێ هەیە ئەمش دەگەڕێتەوە بۆ ڕێژەی زۆر چالاکبوون یاخودبوونی کۆلاجین و چالاکی خانەکانی بۆ زوو ساڕێژ بوونەوە بەڵێ لە هەندێک کەسدا ئەوانەی کە لە ژیانی ڕۆژانان چالاکن و یاخود کێشێکی نمونەییان هەیە یاخود زۆر جوڵان باشە یاخود ئەوانەی کە خواردنیان تەندروستە کەمتر شیرنایەتی و ئەمانە بەکاردێنن بەڵێ برینەکانیان زووتر ساڕێژ دەبێت هەندێک کەسیش هەر بە تەبیعەتی حاڵ پێستی شێدارە پێستی تەڕە وا دەکات کۆمەڵە با بڵێم بەکتریا زیاتر لەسەر ڕووی جەستەی گەشە بکات ئەمان دەچێتە قاڵبی بۆ ماوەیەوە دکتۆر با بڵێم کاریگەری دەبێت لەسەر زوو چاک نەبوونەوەی برینەکە بەڵێ بەتاکید بۆ ماوەی کاریگەری زۆری هەیە لە نێو مرۆڤ ئاساییەکان بۆ ساڕێژبوونی برین واتە دەتوانین بڵێن ئەو کەسانەی کە زیاتر بوونیان زووتر ساڕێژ دەبێت با بڵێم لە ناو جیناتیاندا ڕێژەیەکی زۆر کۆلاجین هەیە و دروست دەبێت بە بەراورد بە کەسێک کە ئەم ڕێژەی بوونی کۆلاجینە کەمترە. بەڵێ کاتە دکتۆر منەمێ بزانم بۆ منە تا چەند گرنگە ڕێنمایی ئەوانە بکرێت کە نەشتەرگەری ئەنجامەدەن بە تایبەت لەو پزیشکانی کە نەشتەرگەرێکی بۆ دەکەن بە تایبەت کۆلاجی بخۆن ئایا پێش نەشتەرگەرێکەوەی ئەنجامداد یاخود پاش نەشتەرگەریەکە ئەم کۆلاجینە بخورێت لەلایەن نەخۆشەکانەوە جا بەحەب بێت یاخود بە هۆکارێکی دیکە بێت باباتێکی دیکە. بەڵێ بەنسبەت بوونی کۆلاجین یاخود هەر مادەیەکی تر کەوا بکات برینەکە زوو ساڕێژ ببێت زیاتر لە ڕێگەی سەرچاوە خۆراکیەکانەوە ئێمە ئەم کۆلاجین و پرۆتینەمان دەست دەکەوێت بۆیە وا باشترە ئەگەر کەسێک با بڵێم پلانی نەشتەرگەری هەبێت با بڵێم پێشتر خۆی ئامادە بکات بۆ زوو ساڕێژبوونی برینەکەی وەکو باسمان کرد چەند نەشتەرگەریەکە مهمە ئەوەندەش برینەکە مهمە بەڕاستی چونکە زۆر جار وەکو مەسلێکی کوردی هێدا ڕیسەکەمان دەبێتەوە خوری کە برینەکەمان تووشی ئیلتیهابات و ناڕێکی دەبێت با بڵێم کاریگەریەکی دەبێت لەسەر ڕێژەی سەرکەوتنی نەشتەرگەریەکەمان لە زانستی پزیشکی ئێستا زۆر لەسەر پێشکەوتنی تەکنۆلۆژیا کار لەسەر ئەوە دەکات چۆن برینێکی بچووکت دەستکەوێت و چۆن برینەکە زوو ساڕێژ ببێت یاخود ماک و ئاسەوار و شوێنەواری برینەکە دیار نەبێت بۆیە ئەوەی کە زۆر گرینگە بۆ ساڕێژبوونی برین پەیدابوونی وزەیە یاخود کۆمەڵێک وزەی سوودبەخش بۆ زوو ساڕێژبوونی برینەکە ئەمە بە چەند کاتێک دەبێت پێش نەشتەرگەری وا باشە ئەو کەسەی کە پلانی نەشتەرگەریەکی ساردی هەیە پێشتر خۆی ئامادە بکات بۆ نەشتەرگەرێکە مهمترین شەدەوە کێشی لەشیدا بەزێنێت بە تایبەتی ئەوانەی کە قەڵاون عملیاتی یاخود نەشتەرگەری فتقیان هەیە وا باشترە
وەزنی یاخود کێشی لە جەستایان دابەزێنن. دووەم خواردنە بەسوودەکان بخۆن بە تایبەتی ئەوانەی کە پرۆتینیان تێدایە هێلکە و گۆشت و ماسی و چەرەزات و یاخود خواردنە ڕیشاڵەکانی وەکو سەوزە و میوە ئەمانە بخۆن کە سەرچاوەیەکی زۆر زینک و پرۆتین و ڤیتامین سی و کۆلاجین و ئەمانە دروست دەبێت لە سەرچاوەکانی هێلکە و گۆشت و ماسی. ئەمە وا دەکات برینەکان زیاتر و زووتر ساڕەشتر ببن بۆ نمونە ئەو کەسانەی کە جەستایان دەسووتێت بەشێکی زۆر جەستایان تووشی برین دەبێت ئەگەر بێت و لە کاتی با بڵێم چارەسەرکردنی برینەکات نەخۆشەکەمان با بڵێم ڕێژەیەکی خواردنی بەسوود نەخوات کە پڕ بێت لە پرۆتین و ڤیتامین و با بڵێم ئەو مادانەی کە کۆلاجین کاریگەریان هەیە لەسەری وەکو پرۆتینەکان و زینک و ڤیتامین سی برینەکان درەنگتر یاخود تاخیرتر ساڕێژ دەبن لە کەسێکی سوتاو. بۆیە چەند تەداوی یاخود چاودێریکردنی برینەکە مهمە ئەوەندە دابینکردنی خواردنی بەسوود بۆ کەسەکە یاخود بۆ نەخۆشەکە بەسوودە لە بیریشمان نەچێت چەند بە دوور بین لە خواردنە شیرینیەکان ئەوانەی کە ڕێژەی زۆر گلوکۆزیان تێدایە و کاریگەری بە خراپی دەبێت لەسەر برینەکەمان چونکە ئەم زۆربوونی شەکرە مەناعە یاخود سیستەمی بەرگری لەشمان تێک دەدات و دەبێتە هۆی تاخیربوون یاخود درەنگ زوو چابوونەوەی برینەکانمان. بەڵێ دکتۆر دەکرێت بڵێن کە لە راپۆرتودا کە نەشتەرگەریەکان زیاتر ئەنجامەدرا بوون نە بە تەقەڵ بوو دوایەوە تەقەڵەکەی پاش نەشتەرگەری دەکرێت بڵێن بە چەند ڕۆژێک بۆی دەئەهێنرا. بەڵام ئێستا ئەمە چۆنە جۆرەکانی تەقەڵ چۆنن لە هەمان کاتدا ئێستا ئەو نەشتەرگەریانی کە ئەنجامەدرێت بە کام جۆریان زیاتر ئەنجامەدرێت و بۆ نەبەشێکان تەقەڵەکە دەرناهێنرێت ئایا ئەمە بەپەتە خۆی ئەتوێتەوە لە پێستەکە یاخود چۆنە ئێستا بەگشتی؟ بەڵێ طبعاً وەکو باسمان کرد زانستی پزیشکی بە تایبەتی زانستی نەشتەرگەری کە لە کۆتایی نەشتەرگەریەکە یان لە کۆتایی ئیشەکەی ئێمە برین دروست دەبێت. ئەم برینە کاریگەری دەبێت لەسەر نەخۆشەکە جاچی کاریگەری جەستەیی ناڕێکی لە جەستەی دروست دەکات یاخود کاریگەری دەرونی لەسەر نەخۆشەکەمان دروستکە بە تایبەتی ئەگە برینەکەمان ناڕێک بێت و شێوەکەی وا بکات بێتە هۆی شێواندنی جەستەی کەسەکە. بۆیە زانستی پزیشکی زۆر لێکۆڵەوەی کردووە لەسەر ئەوەی کە ئەم برینە چەند جوان دەربچێت بۆ نەخۆشەکەمان زۆر باشە. بۆیە زۆر ڕێگا تاقی کراوەتەوە بەڕاستی بۆ دوورینەوە یاخود بۆ قەپاتکردنی برینەکە. ئەوەی کە تا ئێستا لە هەموو دنیادا باوە بەکارهێنانی داو یاخود خێت یاخود دەزوو هەر بەکاردێت بەڕاستی بۆ دوورینەوەی خێتەکان بەڵام بە پێشکەوتنی زانستی پزیشکی زۆر جۆری خێت یاخود داومان هەیە کە کاریگەری زۆر باشی هەیە لەسەر زوو ساڕەشبوونی برینەکان با بڵێم نوع و کوالیتیان زۆر باشە. دەکەوێتە سەر ئەو کەسەی یاخود ئەو پزیشکەی کە چ جۆرێکی پێ باشە بۆ کام جۆرە نەخۆشە. طبعاً زۆر ڕێگامان هەیە بۆ منە وەکو جەنابەت باست کرد هەندێک با بڵێم دوورینەوە هەیە لەسەر ڕووی جەستەی نەخۆشەکە دەرناکەوێت پێی دەڵێن با بڵێم عرایس یاخود بە شێوەی بووکانی بۆی شێوەیەکی جوانی دەبێت بە شێوەیەکی خەتێکی ڕێک داوەکە لەژێر پێستەکەەوە لە برینەکان با بڵێم قەپات دەکرد بێ ئەوەی کە تۆ هەست بە بوونی خێت یاخود داو بکە لەسەر ڕووی جەستە. ئەمە زیاتر بۆ ئەو برینانە بەکاردێت کە نەشتەرگەریەکان نەشتەرگەرێکی خاوێنە با بڵێم کاتێکی زۆری نەویستۆ و برینەکەشمان زۆر قۆڵ نییە نەتیجەیەکی جوانی دەبێت بەڕاستی و زۆر ڕێگای تر هەیە ئەسڵەن لەوانەیە خێت و داو بەکار نێنن بە تەنها لە ڕێگەی بەکارهێنانی پلاستەرێکی زۆر پتە و قەراغی برینەکانمان بۆ بەیەک بگەێنێت بۆ نزیک بگاتەوە وا بکە ساڕێژبوون ڕوو بدات یاخود بەکارهێنانی هەندێک جێڵ و مادەی سیلیکۆن و ئەمانە لە ناو برینەکە دەکرێت بۆی زوو ساڕێژبوونمان بۆ چارەسەرکە ئەوانە هەمووی لە پێناوی ئەوەی کە ماگ یاخود شوێنەواری برینەکە دەرنەکەوێت و با بڵێم شێواوی لە جەستەی کەسەکە دروست نەکات. بەڵێ باشە دکتۆر بۆ منە بابەتێکی دیکە هەیە بە تایبەت هەندێک نەشتەرگەری بۆ منە خانمان لە دوای منداڵبوون پەنا دەبەنە بەر جوانکاری برینەکە ئەمانە تا چەند دروستە لە ڕووی زانستیەوە بۆ منە هەندێک بابەتی جوانکاری بەکاربهێنرێت بۆی برینەکە شوێنەکەی یاخۆ شوێنەوارەکەی نەمێنێتەوە لەسەر جەستە.
بەڵێ ئەمانە دروستە دوای هەموو برینێک ئاسەوارێک دروست دەبێت یاخود برینێک دروست دەبێت یاخود بە زمانی ئینگلیزی پێڵێن سکار ئەومان لەبیر بێت قەت 100% وەکو پێشتر با بڵێن پێستێکی ساف دروست نابێتەوە بوت بۆیە برینێک دروست دەبێت کە دەتوانین بڵێن هەندێک کەس ئەو برینەی پێ نامۆیە بەسەر جەستەوە بۆیە زۆر ڕێگا هەیە بۆ لابردنی ئەم ئاسەواری برینە یاخود ئەم سکارە کە ئێستا بە خۆشحاڵیەوە زانستی پزیشکی زۆر پێشکەوتووە بە تایبەتی زانستی پزیشکی جوانکاری کە زۆر ڕێگایە بۆ لابردنی ئەم ماکە یاخود ئەم برینە جا چ لە ڕێگای دیسانجارێکی تر نەشتەرگەری بێت چ لە ڕێگای بەکارهێنانی لەیزەر بێت چ لە ڕێگای بەکارهێنانی هەندێک کرێمات بێت بۆ کاڵکردنەوەی ئەم ماکە یاخود ئەم برینە یاخود چ لە ڕێگای بەکارهێنانی هەندێک کرێمات بێ وەکو کەمادەی سیلیکۆن و کۆلاجین و ئەمانەی تێدا بێت وا بکات کاریگەری یاخود ناڕێکی ئەم برینە دەرنەکەوێت بەڵام لە بیرمان نەچێت کاریگەریەکە هەر دەبێت قەت 100% وەکو جاران با بڵێن پێسی کڕێکرد نابێت بەڵام دەتوانین بڵین بە ڕێژەیەکی نزیک پێوەی دیار نەبێت و ماکەوکو یاخود ئاسەوارێکی خراپ لەسەر ڕووی جەستەمان بەجێنەیەڵێت. بەڵێ دکتۆر بابەتێکی دیکە هەیە بۆم نام بەشێک لە هەندێک برین لەسەر جەستا توێژاڵی خوێنی مەیوو دەردەکەوێت ئەمە هیچ لێکەوتە لەسەر ئەو کەسە جێ دەهێڵێت یاخود بەپێی گۆشتی ئەو کەسە دەور دەبینێت. بەڵێ بەنسبەت ئەم توێژاڵە ئەگەر باسی قۆناغەکانی ساڕژبوونی برینی کەسێکی ئاسایی بکەین بە سێ قۆناغ تێدەپەڕێت بۆ ئەوەی چاک بێتەوە. قۆناغی یەکەم پێدرا قۆناغی التیهابات قۆناغی دووەم کە قۆناغی با بڵێم چالاکردنی خانەکانی کۆلاجین و زوو ساڕێژبوونە قۆناغی سێم قۆناغی تاو پێگەشتنی برینەکەی بۆ برینێکی ئاسایی لە قۆناغی یەکەم کاوەکو قۆناغی التیهابات و سووربوونەوە ناوزەند کراوە هەندێک جار خوێنبەربوونێکی بچووک هەیە ئەستوربوون هەیە هەڵاوسان هەیە دەبێت بە ئاسایی وەری بگرین نابێت بترسین و بشڵەژین کام قۆناغە دروست دەبێت بۆیە هەندێک جار ئەم قۆناغە کە دروست دەبێت لە دوای خۆی قەتماغەیەک دروست دەکات بۆیە ئەمە شتێکی زۆر ئاسایی و فەسلەجیە ئەم بوونی قەتماغەیە پێویست ناکات با بڵێم مشەوەش و دڵە ڕاوکەی ببین و پەنا ببین بۆ لابردنی ئەم قەتماغەیە ئەم قەتماغەیە با بڵێم یەکێکە لە قۆناغەکانی ساڕێژبوون کۆمەڵی خانەی سوودبەخشی تێدایە وەکو با بڵێم خوڕۆکە سپیەکان و کۆلاجین و ئەمانە کەوا دەکات برینەکە ساڕێژ بێت و هەم بەرگری لە برینەکە بکات دژی بەکتریا و التیهابات. بەڵێ زۆر جار گوێبیستی ئەوە بووین بۆ نمونە وەرزەکان گۆڕانکاریان بەسەردادێت بە پێی ساڕێژبوونی برینەکان بۆ منە وەرزەکانی بەتایبەت پاییز و وەرزە ساردەکاندا برینەکان درەنگتر ساڕێژ دەبن منەمێت لە ڕووی زانستیەوە ئەمان بۆ بخەیتە ڕوو ئایا وەرزی سارد هیچ پەیوەندی بە ساڕێژبوونی برینەکانەوە هەیە بەتایبەت ئەوانەی ئەو برینانی کە لەسەر جەستە دەردەکەون و شوێنەکانیان دیارەوە ڕاستەخۆ بەرکەوتیان بە کەش و هەواوە دەبێت؟ بەڵێ لە ڕووی زانستی پزیشکی تقریبان کاریگەریکی وای نییە وەرزەکان چونکە ئێمە پلەی گەرمی جەستەمان با بڵێم پلەیەکی گەرمی جێگیرە لە بینی 36.5 بۆ 37 ئەمانە ئەمە وا دەکات کە کاریگەری نەبێت با بڵێم وەرزەکان چونکە تۆ لە نەتیجە لە ئەنجامدا پێویست بە هاتوچۆی خوێنە کە خوێن بڕوات بۆ برینەکە و برینەکەت ساڕێژ ببێت بۆیە گۆڕانکاری وەرز زۆر کاریگەرێکی وای نییە بەڵام بە شێوەیەکی گشتی چالاکبوونی شانە و خانەکانی جەستەمان لە وەرزی بەهاردا یاخود لە کۆتایی زستاندا یاخود لە کۆتایی وەرزی هاویندا زیاتر چالاکە بۆیە لەناو خەڵکدا وایان پێ باشتە کە نەشتەگەرێکە لە کاتێکدا بکرێت کە با بڵێم کەشوهەوا لەبار بێت بە تایبەتی لە ناو بەهار یاخود لە کۆتایی زستان بەڵام بە شێوەیەکی زانستی هیچ کاریگەرێکی نییە بەڕاستی وەرز بۆ ساڕژبوونی برین چونکە باسمان کرد جەستەمان پلەی گەرمیکی لەشی دیاریکراوی هەیە کەوا دەکات زووتر ساڕژ ببێت یاخود لە کاتێکی دیاریکرا ساڕژ بێت ئەوەی کە زۆر گرینگە خواردنی بە سوودۆک و پرۆتین و ڤیتامینەکان چاودێری برینەکە و
وەرزش بکەین پێش نەشتەرگەری بۆی برینێکی زوو ساڕژمان بۆ دروست بێت. ئەی دکتۆر بەرگری جەستەی ئەم کەسە هیچ پەیوەندیەکی بە درەنگ یاخود زوو ساڕژبوونی برین هەیە؟ بەدڵنیایی یەکێک لە هۆکارەکانی زوو ساڕژبوونی برین نەکردنی ئیلتیهاباتە یاخود نەکردنی ئیلتیهابات بە بەکتریا و ڤایرۆسە. هەر کاتێک ئەگەر برینەکەمان تووشی ئیلتیهابات بوو ئەوە بزانە برینەکەمان تاخیتر چاک دەبێتەوە ئاسەوارێک یاخود ناڕێکێکی خراپتر لەسەر برینەکەمان دروست دەبێت. بۆیە ئەوانەی کە بە نمونە شەکرایان هەیە نەخۆشی شەکرایان هەیە یاخود سوکەریان هەیە بەرگری لەشیان یاخود دەستیان وەکو ئاسایی کەسێکی ئاسایی نییە بۆیە زیاتر معڕەزم بۆ توشبوون بە بەکتریا و بە ئیلتیهابات بۆیە چونکە تۆ بەشێکی جەستە شەق دەکەی یاخود برین دەکەیت سیستەمی بەرگری لەشی کەسەکەت بڕی ئەگەر بێت و لە ناو خوێندا سیستەمی بەرگری لەشەکە زۆر بەهێز نەبێت دڵنیا بە زۆر بە ئاسانی ئەو بەکتریانی کە ناو کەش و هەوا هەیە یاخود لە دەوروبەر هەیە یاخود لەسەر دەوروبەری پێستەکە هەیە دزە دەکاتە ناو برینەکە دەبێتە هۆی بوونی ئیلتیهابات. ئەگەر کەسەکە سیستەمی بەرگری لەشی بەهێز نەبێت ئەم بەکتریانە تووشی ئیلتیهاباتی برینەکانمان دەکات و برینەکان تاخێتر یاخود درەنگتر ساڕێژ دەبێت و چۆن دەڵی ڕیسەکەمان دەکاتەوە بەخوری و جاری وا هەیە مانگێک تا 2 مانگ یاخود بڵێن 3 مانگی دێوە تا برینەکە ساڕێژ دەبێت. بەڵێ سیستەمی بەرگری لە زۆر کاریگەری هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد مستەفا پسپۆری نەشتەرگەری گشتی سپاس بۆ بەشداریکردنت. زۆر سپاس بەوەش. سپاس بۆ ئامادەبوونی تۆش. لە ئێستاشدا تۆڕیی پامنێرانمان ئامادەی بۆ گواستنەوەی گرنگترین کار و چالەکی پێشهات و زانێرەکان دیارە ئێستاش گربوونەی بەشێک لە ژینگە